مانگی ڕابردوو مانگرتنێکمان کرد لەبەر بێموچەیی دوایەوە مانگرتنەکە 4 ڕۆژی پێچوو ئێستا هاتوتە سەرەوەی غەرامەمە کراوین ئەلێ بۆ مانتان کردووە کە لە کاتێکشە مانگرتنەکە لە سەری خۆمانەوە بڕیارەکە دەرچوو بوو ئێستاش موچەکەلی بڕا و بەرەجەژنێ و بەیانی دووبیانی جەژنە کەسیشی پاری پێ نییە حەچی کرێکارەیە هەمووی بگەڕێ بە هەمووی باوەڕ ناکەم 10,000 کۆ بکەیتەوە 10 کیلۆمەتر ئەبڕم ڕۆژی بە 10,000 10 کیلۆمەتر ئەبڕم ڕۆژی بە 10,000 ئێستاش هاتووە 80,000 لە پارەکەمە بڕێ ئایا من خەتای من چییە کە خۆی مانی کردووە من ئیشم نەکردووە ئەمە لەوێت لە شوێنێ تریش دوای مانگرتنەکە حاچی پیسی و خۆڵ و خاشاگەی هەر بە خۆممان کۆیان کرێتەوە یەک دانە هەفتە کرێکار وا هەبوو 24 ساعتی ئیشی کردووە یەک دانە هەفتە هەمووی بە کرێکار کۆکرێتەوە ئێستاش داواکاریمان ئەوەیە کاکە موچەکەمان بدەنێ و لە کاتی خۆیان بماندنێ و با نەبێتە کێشەیەک دوای بێتە هەراوریا و سارەمایارە بستوێن کرێکاری وامان هەیە تووڕە بۆ لە سارا استوێنم موچەی مانگەمان خۆی لە ئەسڵ 900,000 بەڵام ئێستا تا ئاگاتە دەستی کرێکارێکە بێتە 300,000 لەبەرەوە من هەموو کرێکارەکان دەزانن 900,000 چووکە یەک غایبوونێکی 30,000 لە کاتێکە 10,000 وەرەگرین 30,000 لە غایبێک ئەگەر کرێکارێک غایب بێ 30,000 بەڵام وەکتری 10,000مانە دەنێ ئێستا 4 ڕۆژ غایب بووینە غایبیش نەبووینە بە ئەمری خۆیان ئیشمان نەکردووە بە ئەمری خۆیان مانمان کردووە 80,000 لە معاشەکەمانە بڕن سایقیش 100,000 لێ بڕن سایق 400,000 هەیە کرێکاریش 300,000 هەیە ئێستا ئێمە داواکاری ئەومان هەیە موچەکەمان لە کاتی خۆیان بدەنێ بەرەجەژنە هاچی کرێکارێ پێویستی بە پارەیە شخصی خۆ من تایزە 250 مەصرفی جەژنم نەکرد داواکارەکانمان زۆر پێویستە داواکارەکانیمان سەرەتا بۆ مانماگرەوە کۆپانیای شکا بووی کاغێوە چەند ڕۆژە ئیشمان بۆ مەکەن دوایەوە کە ئیشمان نەکرد هاتوونە داوای ئەومان لێڵە کولی کرێکارە 30,000 غەرامە کردێ ماقوت چێمە کە 30,000 غەرامە بکرێن ئێمە لەسەر دەستی کۆپانیای شکار خۆی مدیری کۆپانیای شکار خۆی هات بۆ یارەبەتی کاغێوە ئیشم بۆ مەکەن 4 ڕۆژمان بگرن مانماگرەوە کە چی ئەسا هاتووەڵێک کولی کرێکاری 80,000 لێ بڕم کولی ساقی 100,000 لێ بڕم ئێمە لەسەر دەستی قسەی ئەوانمان کردووە ئێمە لە عەسڵ بۆ زانیاری کەناڵەکەشتان و بۆ هەموو خەڵکی جیهانیش ئێمە 900,000مانە درێتە لە عەسڵ 900مان هەیە ئێستا بۆمانیان کردو بە 300,000 پێشتر 350,000 50گیان بڕی کردیان بە 300 بەوەش نەوەسان هەسان پارەی ناخواردنی کرێکار کە بۆی سەر بکرێت لێرە هەموو ڕۆژەنان بخوات و بڕاتەوە بۆ ماڵ ئەوەشیان خوارد پارەی هاتوچۆی کرێکاریشیان خوارد من خۆم شخصی خۆم چەند کەڕە لە گڵابەت قۆڵم دەرچووە داوای ئیجازەم کردووە نەیان داوە پێم دوو کرێکارم لەگەڵا بوو هەردووکیان وەرگەڕاوم لە ماتۆر لە کاتی داوامیشا بوو دەریانیان کردووە پێشەکە یەکسەر بردویانە بە تەوارێک لە تەوارەکەەوە ڕۆشتە بۆ سلێمانی ئەوش حاڵی گیانی من آخر من بەچی ڕۆژ کرێکارێکیش 3 ڕۆژ نەیە فەسڵە منە حاڵی من آخر چی بڕە چی قوبڵەکە حاڵی ئاوی لەبەس ئەوە لەبەرەوەی کەفەقی خەت مالیەکەن بۆچی وا مالیەکەن یان یەک جا کاکە پاعەشەکەمان بدەنە یان یەک جەوازمان لێ بن بڵێن کاکە ئیش مەکەن بۆچی وا مالیەکەن کاکە 300ەکەمان نادەنێت 350مان بدەنێ بۆ ئەمانێت کاکە لە 200 بۆ کردانە 300 900,000 کردانە 300 با بۆ ماگوێنە 400,000 دوو مانگجارە معاشمانە دەنێ هەتا ئەو دەنە قیرت پێەکەن هەموو سیماگەر بات کای معاشەکەمان بدەنێ معاشمان تاخیر نەبێ والله گرێگا وای تایە گورچی لێگینی ئیشمان لەگەڵاکە دوو دقە لەبان قیرە دامیشە لەو بەر هەتا و خۆرە سوێن بەقا پشتە من لێگرن 30,000 غەرامەیەکەن 300,000 توخوا ئاگەشکار خۆی لێرە بە پڕەکەی بە 300,000 ئیشەکە بووی شخصی خۆی کوڕی خۆی بێ بە 300,000 ئیشەکە یەک عایلە توخواشیە لە بە 300,000 عایلەیە بەخێوەکەم والله با بێ 300,000 خۆم دەمە عایلەیەک بەخێوکە والله کرێکاری ماتیە غەرامە کراوە 150-200,000 بردێتەوە ماڵ لە وڵاتانە بە ئەندازیاری شاربانیەکەن بە ئەندازیاری پاکەرۆبانیەکەن دیێرە پێمانە لە کەناسکەناسە چەندی خەڵک هاوارمان دەکات کەناسەکان کۆپانەی شکار کرێکارە ساقیتیانە بۆ خاتر خوا مادلیە مەکەن والله دەگە ئێمە شێت می خەڵک ئەوەی شێتمانی کردووە پورە کۆپانیا شێتمانی کردووە حکومە شێت دووبانی نابێ ئیشکەی لێرە آخر بۆچی داماوە داوای پارەی خۆیەکە من شخصی خۆم داوای پارەی خۆمەکەم بە 300,000 بۆچی بژیم کرێکاریان ئێستا حالن لەمای 10 دقیقە نیم ساعت پێش ئێستا کرێکاریان فەسڵ کردووە بەس لەبەری کەمانی داوای خۆمان کردووە داواغای نادا پەرلەمان بێتە سەر خەت قایمقام بێتە سەر خەت بدن ناحی بێتە سەر خەت بۆچی وا مالیەکەن معاشەکەمان نەدەنێ بماندنێ نامادەنێ کاکە گشتمان فەسڵکەن برا فەسڵ ماکەن و با کۆپانیا ڕاوەسێ هەر نەجادی بکاکە مەش بۆلایەکە بڕێ چ ئیشێتر بگرین هاي خباز يمن شيخانشم